بەنای خوای گەورە و میهرەبان وەک دوێنێ بینیمان بەڕاستی حەدەسەکی گەورە بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە وەک وێنە کێشانێکی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە هەمان دیزاینی قەدیم بەڵام بە گۆڕانکاری لە هێز ئەگە لە بیرتان بی ئەمە زۆربەی جار باسی ئەو گۆڕانکاریانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستمان دەکردەمان گۆ سنوورەکان وەکی خۆی دەبی بەڵام گۆڕانکاری لە هاوسەنجی هێز دەبی بەڕاستیەوەی دنیای دیتمان ئاخیر گزارش بوو لەوەی دیتان ترامپ زۆر وەکبری لە کوردەواری درێ مسەیتەر بوو زۆر ئەسڵەن هەتا گەیشتا و ڕادەی سەرۆک ماستاویان لە بۆ دەکرم یەکەم جارە دانیشتنی وها بەو شێوەی ببینم بێن بەرام ینی کاتی خۆی دەماندیت خەرکە لە بۆ سەدام حوسێنی یان لە کوردستان خەرکک تووشی تەنازل دەبی تووشی نەقسی شخصی دەبی ئەجار لە ئاستی ڕئیس جەمهور بینیمان بەرامبەر یەکێکە ئەو ڕاوەستا بوو یەک دەچوون ڕسمیان لەگەر دەگرت زۆر بەداخەوە بە زۆریش عالەمی ئیسلامی و عەرەبی بوون لەوانە میری قەتەر بوو لەوانە ئەردۆغان بوو کە خۆی بەشتێکی زۆر گەورە زانی بەخۆ بە خێزانەوە سڕەی گرت و ڕسمەکی لەگە ترامپ بگری ترامپ پیش بە کەیف خۆی قسەی دەکرد و بەڕێی دەکردن دوای هەریەک دەهات قسەی دەکرد و بەسەر هوتاف بوو بەسەر ترامپیش ڕاستی زۆڵمەکی زۆر گەورەی لە جیهان کرد لەو کۆنفرانسا دەوری ئەوەی کە هیچ باسەکی لێوە نەکرایە ڕەنگەوە یەکەم جار بێمە لێرە باس دەوری ئومەم متحیدە و نەتەوەی گرتوەکانی هەرنەهێشت یعنی لە هیچ ئیشەکی ئێستا نەتەوەی گرتوەکان تێیدا نەمایە بوونی نەتەوەی گرتوەکان بەڕاستی زۆر گرنگە نیزامی دووەلی نەهێشتنی ئەوانە لە بۆ ئێمەی کورد زۆر خراپە ڕاستی ئەو ڕێککەوتنەش کە لەوێ کرا لە بۆ شەوێ درەنگ دەقەکەی لە یەکەم جار لە وەزارەتی خارجی ئەمریکا بڵاو کراوە دەقەکەی تەقریبەن شتێکی وای تێدا نییە هەر دەبی بگەڕێتەوە سەر 20 مادەکەی ترامپ کۆی بەڵام ئەوی تێدایە دەرێ باس لە دایمەن ئەوانە محتەوایەکەی دەگەڕێتەوە سەر ڕێککەوتنامەی ئیبراهیمی ئەو ڕێککەوتنامەی ئیبراهیمی کە ئەویش هەر لە ئەم لە وەزارەتی خارجی ئەمریکی خینەوە 8 مادەیە وێچوویە تقریبان هەر پێکەوە تا لەوێش دووبارەی دەکاتەوە کە دەرێن پێکەوە ژیانی ئاینی ئەوانە خۆ قسانە خراپ نییە بەڵام پێکەوە ژیان لەسەر حیسابی وەک برەی مەزلوم لە ناوچەکە لەو مادانە نیوخەتە شتێکی تێدایە کە ئینسان تێدەگا ئەوەی برەک تێبگا هەشت لەو مەوزوعانە ناگە باسی هەڵوەشانەوەی پرسی ئێرهاب و تونڕەوی و ئەوانە دەکە هەڵوەشانەوەی یەکجاری بەمانە ئەمە تێگەیشتین ئەوە کۆتاییەکەی چییە ئەگەر لە بیرتان دیوی پێشەوەی بگاتە ئەوێ لە کنێسا هەندە گوتاریدا نەتەنیاهۆ گوتی لە مێژوودا دۆستی وەچی ترامپمان نییە پێم وایە ئەو قسە ڕاستە یعنی لە مێژوودا ترامپ زۆر لە سەخەتە لە ساڵحی ئیسرائیل لە ناوچەکە تقریبان ئامانجەکانی ئیسرائیلی زۆربەی هێناوەتە دی و ئەو وڵاتانەی بەشدار بوون هەمویان ینی ئەمە ئەوەی دەبی وەکبری تەسبیت بکەین کە ئەوەی ئیسرائیل بە شەڕ پێی نەکرا شەڕی لەگە هەم وڵاتانی عەرەبی چی ویستی پێی کرایە بەس لە خودی سەر حەماس زۆر باشی پێ نەکرا وەکبری ناتوانین برین ئیسرائیل بەسەر حەماسدا ساڵ بوو حەماس مقاومەتی زۆر گەورەی کرد بەڵام ئەوەی ئیسرائیل لەو شەڕی پێی نەکرا ئەو لە حەولی ئەوەیدا لەو ڕێ بۆی بکرێت پێدەچی ترامپیش ئەو وعدەی بە ئیسرائیل داوی کە قۆناغی دووەم و سێمی ئیتیفاقیەکەیە شەرم الشێخ خۆی تەرحەکانی ترامپ یان پرۆژەکەی ترامپ 20 مادەیە مادەی 1 و 2 توندە لەسەر چەکدانانی حەماس و ئەوانەیە و لە ئیتیفاقی شەرم الشێخ تعدیلەکیان کردیە ئەو مادانیانی خستە قۆناغی دووەم و سێم ئەو مادانیان هینا پێش کە دیل و کاوە بڕێک ئاسانە هەم ئیسرائیل پێی خۆشە جارێ دیلەکانی ڕزگاربی لەبەرەوەی دەستی باشتر دەکرێتەوە لە بۆ لێدانی نەفەقەکان هەم حەماسیش لە بۆی باش بوو کە
جارێ هەندێ دەستکەوتە قۆناغی یەکەم وەکو برەی بەرژەوەندێکی هاوبەش لە بۆ هەمووان هەبوو هەموو ڕێی چاودێرانی جیهانویە مەرحەلەی دووەم و سێم بڕێک سەختە نازانم حەماس ئایا چەند موافقەی لەسەوەی کردیا یانە چووکە من جێم لە یەک لێدوانی حەماسی بوو کە دەڵێ ئێمە ڕازی نابین بە تەوسیەی دووەلی یعنی چی یعنی هێزێکی دووەلی بێتەوێ بەڵام مەسر بانگەوازی کرد وتی داوا دەکەین هەموو هێزەکان بەشدار بن ئەندۆنیسیا لە هەمووان زیاتر جوابی داوە و ئەندۆنیسیا لە هەمووان زیاتریش ماستایی کرد و سەرۆک وەزیرانی پاکستانیش بەداخۆم تەوەقعم نەدەکرد وڵا ئیوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا ڕادێک تەوەقع بوو بەس ئەی پاکستان لەبەر چاوی ترامپی و دەستی لە بۆ درێژ دەکرد و هەر دەیگۆڕ ڕئیسی وەها هەر نییە و خەڵک ڕاستی ئینسان وەکو شەخص شەرمەزار دەبی خۆت یعنی بەو شێوازەی ئەندۆنیسیا هێزی دەینی مەسر تا ڕادێک تورکیا بەخۆشی ئەردۆغان گوتێمە دەچم و دوایش ئێوە وەرن ئاگاتن لێبی ئەوانە ئەو هێزانە دێن چ دەکەن دێن وەکو برەی قۆناغی ئینتقالیە حەماس ئەوکە وایە لە ئیتیفاقیەکە کە چەک دابنێ وەکو هێزەکی سیاسی دەتوانی ئیش بکە بە ناوەشکە ڕەنگە بتوانانی ئەوە بەس وەکو چەکدار نامینێ یعنی جارێ هەتا ئێستا ئەو هایە بە تایبەتی ئەو چار وڵاتە ئەمریکا قەتەر مەسر تورکیا ئەو چارە ڕاستیەکەی لە تاریخدا پێدەچی ئەگە ئێستانا بەس 20 ساڵش کە 30 ساڵش کە وەزع بگۆڕێ ئەوانە وەکو خیانەتی زۆر گەورە ناویان دەبردرێ هەر چاریان ئەمریکا ڕەنگە ناوی لێ نەندری خیانەت بە سەیەکەیت کە تەرەفەکەیت کە تاریخ وای دەبینم لە داهاتوودا زۆر بە خائینی گەورە یعنی ئەبرەهە و مەبرەهە و ئەوانە چکە ئەو چارە وەکو بری بەربووچێکی گەلە گەورەیان کردێ لە بۆ ئیسرائیل کە ئەو ئیسرائیل ئەوی پێی نەکرا بە 2 ساڵ شەڕ بکە بە شەڕ پێی نەکرات حولیاندا ئەوانەش حەماس چ بکە ینی هەموو دەورەیان لێدا و کاکە میلەتەکە خلاص دەبی و تر یعنی وەکو بری قەنەعەتیان پێهینا کە ڕازیبی بە پرۆژەکەی ترامپ ئێستا هەموو ترامپ بووە ڕێیتە هەتا ئەو مەجلیسەی دروستش کرایە مەجلیسی سەلام ترامپ بەخۆی ڕئیستی تۆنی بلێر نەهات دیارە نازم لەبەرچی نەهات بجوابەکی ئەوەش ترامپی لە بۆ تۆنی بلێرکە نەهات زۆر بە زەعیفی بوو بەس ئەو دەوڵەتە ئیسلامیانەی کە ناوم هینان ئەوانە یارمەتی دەری پرۆژەکەی بوون پرۆژەکە قۆناغی یەکەمی تقریبان ڕەت بوو قۆناغی دووەم وادادی ئەگەر جێتان لێبی ترامپ قسەی زۆر خراپی لەسەر ڕئیسەکان کرد وتی ئەوانە هەموو دەوڵەمەندەکانن لەبەرچی دەرێم زۆربەی ئەوانە ناویان سەردەمە زۆر بە خیانەتی گەورە دی دەرێ ئەوانە هەمووی دەوڵەمەندەکانن بە تایبەتی ڕووی لە ئەردۆغانی کرد دەرێ ئەردۆغان هەر دەمەکی بمەوێ هەمووتان جێتان لێو خۆی ئامادەیە جاری دوم قسەکەی زۆر گەورەتر و خراتریشی کرد گوتی خۆی و سوپایەکەی هەر دەمەکی بمانەوێ ئامادەیە لە بۆ ئیشی من ئەو بە عشقەویشی دەنجی نەکرد دەنجی نەکرد سکوت و علامەتە ڕەزاییان نازەمزیان ڕکە ڕاستە ڕەنگە ئێستا لەو دەمەی ئەو قسە بڕک وازح نەبی بەس مانگەشکە کە قۆناغی دووەم و سێمی ڕێککەوتنامەکاتە زۆر بە وازحی بە دەردەکەی هەموو خەرچی بە مەبدا ئەو ڕێی وەچمنی دەبی کە ئەو سێ چار دەوڵەتەوە ئەو دەوڵەتانەی بەشداری ئەو کۆنگریان کرد بە تایبەتی ئیسلامیەکان بە خائینی زۆر زۆر گەورە ناو دەبرێن سەروەختێک ئەم نارێم ئێستا چکە قیەم نییە هێشتا چیوانە لەبەرهەندێ ڕەنگە ئەو ناوە بۆ شێوازەی نەبی بەڵام کاتێک کە قیام هات وەتەنیەت هاتەوە کاتێک کە سەردەمەش کەبی سەردەمی عەدالەت بی سەردەمی سەرکەوتنی زاڵم و سەرکەوتنی باتڵ و ئەوانە نەبی سەردەمەکی وەکوبری ئارامیە کەبی لە جیهان نیزامە کەبی لە نێو دەوڵەتی سەردەمی علم و ئەوەبی بەڕاستی ڕەنگە ئەوانە زۆر بە ناوەکی خراپ ببردرێن ئەوەی هەیە ئێستا ڕاستیەکەی
إسرائيل أوي ديوي وأوي لا اتفاقي إبراهيم جديك منطقي دوني تقريبا أوي دوني إمزاين لسكر بريتي ولا منطقي نك دقي اتفاقك كزور زار أما أو مانديتيا لجيري هي ملحقي أو بزما دكا أو لامان أشكرا شتيتكا أجهبي لامان أشكرا نيا زاري بلام أوي ديزاينة روشاراتنا وراستي بيدكري بو بزما دي أويا روشاراتنا وراست تازا بابلين ترامب بخوي سروتش هم وهم وكان أو توراني كلا روشاراتنا وراست توري إيران يعني توري حركة إسلامية كان يعني حتى بزوت نور رزقاري خوازة كانش أقامان ليبي زور أومان أقال ليبي أو أنا حمو يعني لا قناغ امتحانش زور سخدان زور تواري وان ما برأي من تواري إسرائيل أما مسايش أيني بيش نيارة شكر زور جوان بقولت يا دزانين إسرائيل زور سركوتو بلام ك وشي سركوتو بعدين قلت ما يتسدابني قلت وشي زال زور جواني هنا نازم تشي زمان ليرة أمش با أو شيء بكارني إسرائيل سركوتو نبوه بلام زور زال ولا ناوتكي زال رجلة أوي ريك دكي أوي إسرائيل دي أوي لركوت نامي إبراهيم أم كرتشي أخيري جارس كج ليرة باسم كردي همي تك دكاتو أو ركوت نشتانا أوي استهيا أوي منطق كي دنيا إواركا إمزان لكن ناس كي تشار سطو سيو بينزو شيء أوي دنيا منطقك هذا وندي تماشي دكي زور خرابي زنيا بلام وكبري دبتا بال برشتغلبو أو ريكوتني يعني أو بروجي بزمات دكي ليردا إسرائيل تقريبا كوتاي بوي هات هيت هرشك لروشراتنا ورازل السريوي بميني أو آمان زاشي قوري خوي هنا دي أو أما أو قصيدكين خوي النوية هالوزنية وزاري وهايا چه داري أو رسبتش لا أمريكا اشتغرونا دا همو أو معادلة ورده كريتو أو الدنيا ما زور تاريخ ما ديتي أو باسانا طيبتي خودي ترامب تماني نيزكي نوهت صارت رنگا شتشي بسر بي وزع زور دا غوري ولا قازان زي ملتاني شا وزع غوري نكاني وزع يستا أوي دكري لروشراتنا وراست أويا ريكوت نامي إبراهيم كهتا استا يعني زور زاريان با بيش ويقصيب كم حتى لناو لهولير يعني جرأت نبو خرج بي بابرين ناوندي لش فروشي دابني دهانگو كاكا لبو مامستانين لبو شاعران لبو شورج جيران لبو أهلي مبادي كل هولير ده صبر هولير لا واسكرا تي لو جيرا أو نيسكي صت قصور مامستانين بس لو هوليري سزاد رايو جيرا دي آخري كأوانا شكست يعني هنا وكزن ما وكبري اشتق مناي شورج جيري وملة مقاومة وحق مني وكراي وخوم قرتيا استار لش فروشي لها ناهو ليري داندرا شيت سوجني وفلانجي وعديارة وخرج داتشي وخرج لشوينان دي ونازنتي وزيادة رجلوي عيدين أو اتفاقي إبراهيمي جوابو اتفاقي إبراهيمي نقديني إبراهيم لسرتات الزور بنهيني هاتيا لبرتي يدرنها حركاتي إسلامي هي حركاتي وطني هي خرشي أوي هي لروشراتنا وراس تقريبا عيبة بزور بس إذا أوليدانا قورانا كرا لولا استبع أشكرا دي أو دبيني مثلا رنجلامان عجيب برين أو سوريا لا اتفاقي إبراهيمية أرخو تركيا اشتدابو أو سعودية كما هم ساردتنا حاجة وعمرو وتكا حاجة تعزل عمريات يك دنيا باري اللي يصرف كريا نازنين يعني أجر وابي مثلا آخر مشتك ما اللي يدي ترامب هاتوي بينز نزيكي 5 تريليون دولاري لولاتاني خليج وركرت لابد أو بمصروفي أو شرعي صد دواء لابد من بدردكي دراية ترامب ودراية إسرائيل وشري بيكرديو أو ريكة نام إبراهيمي أجابيت دي توا بمعنى دزاني تون زي استا يقل حزب كاني كردستان داخل وبلان زاني تن بحالة داتوا شكل مؤقتة أو ريكة نام إبراهيمي هذا كم لو يباج جيلي راجل عينا سرتاي صدي بيستم كتزنجي جهاني يكم هشتان دروز نبو أو لباري داناني روشراتين راورز بلام ديزاينكي ديزايني سنوربو نك ديزايني هاوسنجيس أو كاتي نايلين درابو مبادئ نوح عين أو استوادري اتفاقي عين أوانبو مجموعة شخصيات وين الدولة نبون رئيس 10 دوان لمبادئ نوح بون أجاقا بزان نوح لبرتين نوح
ئەو کاتی ئیسرائیل جێی نەبوو معنە لە ناو پاپۆرەکەی جێ بکرێت هەر سایکس پیکۆ و سیڤەر و ئەوانە هاتە پێش مەبادیئ نوح نما عینی ئێستاژ وایە اتفاقی ئیبراهیمی هاتا ڕێککەوتنەچی نوێ دێ هەینێ ئەو جوانەی تێداونە بەس پیا و خراپیان لە بۆ دەمنێتەوە مەسن ئەم لە جیاتی قیادی کوردی من ناچمە ناوچیوە ئەگە هەر دەچمە ناو ڕێککەوتناوەکی دەولی دەچمە ناو تەحالفێک لە تەحالفە دەولیەکان چۆن نەچمە ناو ڕێککەوتنامەی ئیبراهیمی کە هەموو کەس زانی ئامرازەکە لە بۆ چی لە خزمەتی چێ ئەوجا ئێستا ئیسرائیل ئەمنی قەومی خۆی پتەو کردیە زۆر بەڵام بەچی پتەو دەکا ئەو جارە جاوا قسە چێوەیە بە دەوڵەتەکانی دەوروبەری خۆی میسرە ئوردنە ئەو وڵاتانی خەلیجە بەشۆکەچی دێتەوە سەحدودەکەی ئەوە سووریایە ئەوە لبنانە باشیش تەمەشاکەن بزان چۆناوێ لەگەر دەریای سپی ناوەڕاست مەسەڵەن ئەو دروست پرۆژەی دروست لەوێ ئەوجا دەمینێ ئەو قسە کە ڕەنگە گرنگبی ئەو دەوڵەتەی کە لە بۆ فەڵەستین دروست دەکرێت ئەیش دەبتە بەشێک لە سەنگەری پارێزگاری لە دەوڵەتی ئیسرائیل ئەوە نەخشە و پلانی ڕێککەوتنامەی ئیبراهیمی و ئەو جم و جۆڵانی ئێستا و ئەو دانیشتنەی دوێنێ کە لەوێ مسر و ئەمریکا و قەتەر و تورکیا کردیان ئەو لە بۆ ئەوەیە ئەم لە بە هەندێک درێم ناوی ئەو چار ڕئیسەی ئەمریکای لێ بسە درێکا و ئیشی خۆی تێک دێکە بە سەیەکەی ترکە عالمی عربی و ئیسلامینە ناویان زۆر بە خراپە دەستەتاری ئەوە دێ ئەوەش ڕاستەکەی کاریگەری بەسەر کورد زۆرە بە ئیجابی و بە سەلبی لایەک هەر شخصێک لە کوردستان ئەگە ئەهلی مەبادیئی بی وەکو مەبادی تا ڕادەیەک تەنگژە و ناخۆشە کە دەبینی باتڵ زار بۆز بەڵام لایەنی وەتەنی جودایە لا یەکەم جارە کورد لایەنی با بڵێن ئەی پێی دەگوترێ مەبادیئی و لایەنی وەتەنیەکەی لێک جودا بوویتەوە لایەنی وەتەنیەکەی لە قازانجیتی وەکو سەرەتای سەدەی بیستەم کورد ئەرچی سەرشانی مەسەڵەن باسی حماسیش دەکەین حماس ئەو ئەرچی لە سەرشانی بوو مقاومە وەتەنیە دین ئینسان هەر چاری خۆی بە باشی جێبەجێ کردە ئەجەوە دەوڵەتانێک لێ ڕاست بووینەوە دەورەیان لێدایە و بە تایبەتی چی پێ دەکەن ئەوە نەوع مەوزوع عشکەیە عینی ئیمای کوردیش سەرەتای سەدەی بیستەم هەرچی ئەرچی دینی ئینسانی بوو قیادی کوردی لە سەرشانی خۆی کردی دیفاعی لە خەلافەت کرد شەڕی کرد شێخ محەممەد چوو لە خوارێ لەگە ئینگلیس بەشەرها شێخ سعیدی پیران لەو لای لە کەمال ئەتاتۆرک هەستاوە لە هەموو جەیەک ئەرچی سەرشانی خۆی جێبەجێ کرد وازی لە وەتەن وتی وەتەنی دەکەمە قوربانی بیر و باوەڕەکەم بەڵام میلەتان دەوروبەری لە چاکەی ئەوەی چیان لێ کرد ئەنفالیان کرد و چیمیاییان لێدا لە هەموو جەیەکان لەوان هەندێک ئەو جارە ڕەنگە کوردیش ئەوەندی لە سەرشانیتی دەیکا ئەوەندی لە سەرشانی خۆیتی وابزم لە هیچ جەیەکی کورد نەبووی تا ینی ئەو دەورەی کە تورکیا و قەتەر و مسروا دەبینن کورد تێدانیا الحەمدولله ئەو زۆر باشە بەڵام ئەوە معنای ئەوەش نییە کە دەرفەت هات قیادەی کوردی خۆ ئامادە نەکا لە بۆ ئەو گۆڕانکاری کە دێتە پێش گۆڕانکاریە کە دێتە پێش کە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە معادلەکەیدایە ئەم ئەوەی زۆر لە مێژە ئەوەی دووبارە دەکەمەوە لەو ماوەی هەندێک قیادەی حیزب بە تەلەفۆن داوایان لە من گوتیان ئەرێ ئەو گفتوگۆی لەو بارەی کردت کە قسە چوات کرد حەزەکەی لە بۆمان لە بۆم ناردن حەز دەکەم لە بۆ خۆیان دراسە بکەن هەمویان وەکو بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستانی هەر چار پارچە لە معادلەکەیدا بەڵام وەکو بەشە سیاسیەکەی کە سێ قووەی ئەساسیە پارتیە یەکێتیە پاکەکەی لە معادلەکەی دانیە ئەوەش خەلەلەکە ینی خەلەلەکی سیاسیە بزانین چۆنی ڕاست دەکەنەوە کە هەموو پێکەون لەبەرەوەی ئەو گۆڕانکاریانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەباشی هاتیە لە بۆ حرەکەی کوردی بەڵام ئەگەر قیادەتی خەریکی گەندەڵی بی خەریکی میلەتی خۆی چەسانەوە بی ئاگای لە هیچ نەبی ڕەنگە ئەو دەرفەتە زێڕینەش دەڕوا نابینە ساحێبی هیچ دەستان خۆش بی ئەو زۆر بە کورتی ئەو بابەتەم باس